سڵاوی خی گەورەتان لە بێبیسەران و بینەران لە هەرجێگاکان منی برام زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. خۆشەویستان من ئەمڕۆ لە قەزای مەخمورم بەشی لە جوتیارانی ئەم قەزایە گربوونەتەوە و ناڕازی خۆیان دەردەبڕن دەڵێن بە هیچ زۆرێک ئێمە ناتوانین گەنم و پەینی کیمیایی خۆمان بێنین بۆ سنتەری قەزای مەخمور و بچین لەم دەشتەی قەرات لەم قەزای مەخمورە ئێمە زەویەکانی خۆمان بچێڵین. دەڵێن ئێمە کتاب ڕسمیمان هەیە، مۆڵەتمان هەیە، قایمقامی قەزای مەخمور کتابی بۆ کردوین، بەڵام لە بازگەی حکوومەتی عراقی ڕێگریمان لێ دەکرێت، لە جیاتیەوەی حکوومەتی عراقی هاوکار و پشتیوانمان بێت کەسی ڕێمان لێ دەگرێت. جا من ئەمڕۆ دەسمە لایەن ئەوان ئەمڕۆ دووەم هەفتەیەکەوە خۆپیشاندان ئەنجام دەدەن. هەفتەی ڕابردووش خۆپیشاندانیان ئەنجامدا، بەڵام ئەمڕۆ دووبارە دەستیان پێ کردوتەوە. منیش دەستم با بزانم سەرنج و تێڕوانین و قسەی وان چییە و چی دەڵێن و تاکەی بەردەوام دەبن لەگەڵمان نابن. گەنم ئەمە کێشەمە هەموو هەربەس گەنم نیە چمیاکەمشی میهیمەلۆمە فەلع بدە بگەنمی هەبی ئەو سێتەر هیچ تەچ ئیزن نادا خۆ بەس بۆ وەزعی نییە. بەڵام ئەگەر هاتوو دوو ئاژەڵی بردۆ کەندی ناوە لێ ڕێگا نادەن، بەڵام لە عینێک کاتدا لێرە بە تەڕە لەم شنێستا بە خۆ تەسویر بکەیت لەوێن دەرەکەت تەمەشاکە چەند تەڕێ لە ئاژەل ڕاوەستای و دەڕواتە باشووری عراق. ئەو پێداویستیانی ئێستا ئەوان خۆپیشاندانیان لۆ کردێکە ڕێگان نادەن جوتیار هەمان شت بە تەڕە لە دەڕواتە خوارێ. یەک حکوومەت نییە کاکە عەفز حکوومەتە جيش لاشيا أمني وطني لاشيا عرش الشعبي لاشيا جيش عراقي لاشيا ملول لاشيا عفت حكومتي ليك هكا دي خوان باش كرتو اما فلاعين دماني وشميا وقنمي بيني لاولي ركال ومخموري بتسيني كتاب رسمي ما بيه كتاب كده درني بيش ساود باشە هەفتەیەک پێش ئێستا ژێوە گربوونەوەتان کرد قبلی غبیسکە لە گۆڕە نەبوو وعدیان گوتە ئینشاڵە لوتان جێبەجە دەکەنی چەند نەکرد. باش ئێستا دەڵێن گەنم ئاساییە. گەنم ئەمە کێشەمە هەموو هەربەس گەنم نیە چمیاکەمشی میهیمەلۆمە فەلع بدە بگەنمی هەبی ئەمە هیچ کێشەمان ئەوە نیە بەس کێشەکەمان چمیایە ئەو سێتەر هیچ تەچ ئیزن نادا خۆ بەس بۆ وەزعی نییە هیچ تەچ ئیزن نادا بە بەلاش تەماتە تەڕە مریشک گۆشت حیوان هیچ تەچ ئیزن نادا بە پارە دەبی بە پارە دەکرێتن بەس بە بەلاش ناکرێتن. باشە ئەوان چ دەڵێن ینی بڕیارە لە حکوومەتی عراقی هاتیە دەرێن بڕیارە لە حکوومەتی عراقی هاتیە لە بەغدایە هاتیەوە بڕیارە دەبێت چی بۆ ئێوە کردووە قایمقام فەقیر هیچ لەسەراتی نییە قایمقام چ بکاتن نەسەخەتە لەگەریان قسان لەگە دەکە لۆی ناکەن چەند بدەی دەپەڕیەوە 5 وەرەقەی بدەی وەک تێری دەپەڕیەوە هەرچیت پێوی ناوەڵە بەس چمیا و گەنم بە پارە دەپەڕتەوە. باش ئەوان ئێستا دەڵێن ئێمە بڕیارە لەمە هاتیە ئەی بۆ گە پارە بدەن بڕیارەکە جێبەجێ ناکەن کرە بڕیاری چێوە مدرۆ دەرەسەیە کلااوچینە وەڵڵا هەموو قەلبیان کلاواتەوانە دوژمنیان کوردە بەس هیچکە نییە بەس لە کوردەکان وایە ئەگەر نابڕۆتانە لە عویجەی بە میلیۆن تەنی چیما بکڕە هیچ کێشەنە لە عیلواتی وەکی خۆرەیە وا لێوە دێتەوە مەغموری لە مووسری دێتەوە ڕۆژ 15 ڕۆژ گەگەر نەچینین ئەو سار ماوەی پووز دەبین ئەو سار دەستمان بەرەوی ئەو سار دەکەن ئەرێ وەزەر دایکو زەرە ناکەن ئەرێ وەڵڵامە یەک سار چاوەڕێی ئەو مەسوومەینە. ئەوە دووەم جارە ئەو گرفتە نوێ نییە ساڵانە ئەو گرفتە دروست دەبیتەوە لە بازگەی پۆلیسی فدرالی عراقی با بڵێن ڕێگری دەکەن لە بردننی پێداویستەکانی کوشتتوکاڵ ئێستا مەوسیمی چاندنە ڕێگا نادەن جوتیاران ئەو پێداویستیانە هەیتیان لە وەکو بنەتۆ لە پێداویستی چاندنە ڕێگا نادەن بستە خوارێ بەڵام لە عینی کاتیشدا بە ڕێگە نادەن ببوورە خۆ پرسیارەکە منیش دەچوو دەکەم لۆ سیستەمی ئۆکۆمڕانی چ لە هەرێمی کوردستان چ لە حکوومەتی عراقی کەرتی کشتتوکاڵی پشتگوێ خستە خۆی گرفتەکە لەوەی سیستەمەکەی یاسایەک نییە داکۆچی یاسایەک بی پێشکەوتن خوازانەبی داکۆچی لە مافی جوتیار بکە کەرتی کشتتوکاڵی و ژینگە بەپارێزی لە هەر وڵاتێکیش بەو شێوازە بوومانێ ئەو فەوزەیە لێ دروست دەبی بەڵام ئافرین باڵێن چ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خۆپیشانە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵە ببوورە تەنیا بۆ دیارە کوردەکانیان بۆ هەر بۆ هەمووی وایە بەخۆی ئەوەی کە ڕێگری دەکرێت لۆ جوتیاری کورد و عەرەب و هەرچی هەیە لەو سنوورەی منتقەی قەراج و
دەڕوە بەڵام لەو بەریش کە ئاژەڵ دێتن ئەگە دوو جوتیارێک دوو ئاژەڵی بکردن نالی بێتەوە منتەقەی کەندێناوە گرفتەکە بازگەیە و بوورە تەنها گەرم و بنەتۆ ئەوانە نییە گەر ئاژەڵش بینی مەمنوعە ئاژەڵیش کە لێرە بەتەڕە لە دەڕواتە خوارد لە باشووری عراق بەڵام لەو سەرێگە لە خۆی لێرە مەدانش لێ مەدانی ئاژەڵانی پێ دەڵێن کە جوتیاران لێرە مەعمەڵی سنووری کەندێناوە و بابرن گوێڕ و بابەتە سنووری قەزای مەغموری لێرانە گرفتە برن کێشەکە دەکڕن و دەفرۆشن بەڵام ئەگەر هاتوو دوو ئاژەڵی بردەوە کەندێناوە لێ ڕێگا نادەن بەڵام لە عینێک کاتدا لێرە بەتەڕە لەم شنێستا بە خۆ تەسویر بکەیت لەوێن دەرەکەت تەمەشاکە چەند تەڕێ لە ئاژەڵ ڕاوەستای و دەڕواتە باشووری عراق ئاینە ئەم نەسی چێشت ئەو پێداویستانی ئێستا ئەوان خۆپشاندانیان لۆ کردێکە ڕێگان نادەن جوتیار هەمان چت بەتەڕە لە دەڕواتە خوارێ زۆر گرفتەیە کاکەجان گرفتی چمیایە گرفتی گەرمیە گرفتی حیواناتە یعنی ئێستا لێکوانان خەڵک لێکوانان جێش عراقی یەک حکوومەت نییە کاکە عەفز حکوومەتە جێژە لایەکی ئەمنی وەتەنی لایەکە عەرشی شەعبی لایەکە جێش عراقی لایەکە مرور لە لایەکە عەفز حکوومەتی لێ کاکە دەوی خۆیان بەش کردەوە فقراتەکەی هەبەر بە تەقتەقێ کتابتان هەیە مۆڵەتان هەیە کتاب کرایە بە ڕسمی کرایە لە ختمی زراعی پێوەیە ختمی قایمقام پێوەیە ختمی استقبالات پێوە دەرێ کاکە ناخواتن نابیت کتابەکەی قایمقامێت ناخوا هەموو هەیتە ئەوتە بەر لە هەرچێت سوالەکە سواکەوەی فەلاعە هەموو کتابی هەیە ناخوات باش ئاگاتە چەند ڕۆژ دیکە بۆ شێوازە بێ ئێوە جوتیاران زەرمەند بەردەوام دەبین هەتا لێ دەگەڕنەوە چیمیا و گەرمی بینە خوارێ چەند ڕۆژکە تێپەڕێ ئێوە زەرەر دەکەن ناتوان گەرمەکانتان بچێنن عادەکەدا وچ خۆی دەبینێتەوە هیچ چۆ تۆ دەکەیت و کە چیمیان نەبی گەرم نەبی چ دەکەیت بە ئارد دەچێری بەس ئارد لە ئێوە تەنها دەتوان لە هەولێر بهێنن یان دەتوان لە خواری و عراقیش بیهێنن بە هەمان شێوە بڕۆ لە موسڵێ بینە سێدەرەکانی بازرگانی موسڵێ حین پارەیان دەوێت بزەبت دەبێن بەش کردو لە پارێ پارەمان دێ بەڵێ باشراوە دەرێ یعنی جوتیار هەبووە هینابی پارەی دابی کونیە هەیە کونیە زۆر جوتیار هەیە بە شەو دێنی پارێدا و خلاص بڕاوە دەمانێت بە عام ئیشەکە بکرێ بە عام یعنی ئێوە لە بەیانی ئەم ڕێگاتان داخستۆ ڕێگای هەولێر مەخمور چێ هاتوو بۆلاتان چێ کەس نهاتێ هیچ پێدارێک نهاتێ کاکە گۆ چ دەکەن لێکوانە نا کەس نهاتی کەسمانەی تێ بێتێکوانە هەم خەڵکەکە فەلاع و ڕەش ڕوتە لێکوانە ڕێیەکە گرتیە و لە بۆی چییە چیمیاگەرم شو ڕابتۆ لە خوارێ بەس لەمە هاین کادا لێکوانە بەترێلە مەردەڕە لە خوارێ بەس لۆ نییە کابراک فەلاع یان شتەکە حیوانی هەیە دوو حیوان بەتین و قەرا لۆ کندێناوەی یان لۆ هەولێرە بات ئێلۆ بەترێ لە شۆڕەبی لۆ دوو حیوان بستە لۆ هەولێرە بڕات ئاسای احتیادێ ناتانی نییە والله ئەمە دەمانی پامانسیە پامان ئەوەیە ئەو گەرمچیمیای هەیتمەکە ئێستا پێویستمانە دەمانەوە بیبینە خوارێ بیبینە سارزەکانمە تویکەن ئەمە ئێستا خەرتەمان کردێ گەرمچیمیانە تۆی بکەین بۆ ڕێگە نادەن چیتان پێ دەڵێن حکوومەتی عراق دەرێت لە پەرلەمان بڕیاری بەسەردا دەرچووە کە ئەو ڕێگە مەسەرەن چیمیا و گەرم عابر نەبیتن هەر بێرەشدا ڕۆیە چوویتە عویزە و علواتی عین ئێسان بچم بکڕم بە گرانتر دەبیسم لە علواتی بینم لە عویزەی بینم یەخێرە بێرەدا ڕۆیە لە بۆ منیش نابیتن ینی هەمان بە هەمان بازگە تێپەڕێ بەڵام لۆ تو نابی بەڵێ بە هەمان بازگەدا تێپەڕێ و چوویتە عویزە و علواتی لە بۆ منیش نابیتن کتاب ڕسمیشمان هەیە کتابی قایمقامێتە کتابی زراعەیە کتابی استقبالاتە عریزەمدایە بە ڕسمیاتە دەرێنە پەیوەندیدارەکانی مەخمور چیتان پێ دەڵێن ینی بۆ نمونە قایمقامێتی مەخمور چی دەڵێ لە دەسەڵاتی ئێمە دانیا دەنجی ئێوەمان گەیاندووە هەفتەکەیت کە عین دیسان کرد بووینەوە قایمقامی مەخموری ئیدارەی دەکا ئیدارەی ئەو شارەی هەر هەمووی بەڵێنی سێ ڕۆژیان پێدەن گوتیان بەڵێنی سێ ڕۆژمان بدەنێ ئەمە ئیشەکەدان و چارەسەر دەکەین دوونە شەموو بە بەخۆم هەستایمە تەلەفۆنم کردێ لە بۆیان چ بوو دەرێ ئێستا بەس گەرمی بە دەرمان دێتن یعنی خۆ گەرمم هینیا لە هەولێرە کردم دەرمانی پێوەنی لە خۆم دێنم لێر هەرزانترە دەرمان دەکەم خۆم گەنمی چیەوە دەبم دوای گەنم دەبتە چ یعنی ئێستاکە گەنم دەتوانن بهێنیان گەنمەکەش ناتوانن بهێنن نا ئێستا کتابی گەنمەکەش نییە قایمقام دەرێت کتابی گەنمی هەیە کتابی گەنمیش نیە ئێستا بڕۆ ببا یەکسەر مسادرە دەکرێت کتاب لۆ دەکرێت لۆ مووسێ ئەوجارە دەی بکەوێت دووەی هەتا یاڵە بەس بەربی بەس بەربی باشە بە پارە دەتوانی بیبەی والله من ڕاستی بەخۆم پارەم نەدایە بەس خەرکەشی زۆر هەیە لێرانە پارەی دەداتن بەس دوای من شەوێ ئاوا دەبیتن خۆ بە ڕۆژ نییە خۆ من پێم ناکرێت بچم عرەساتی لەو سەی دەرێ بگرم بزانم چی ئاوا دەکە چی ئاوا ناکرێت دەکرێت ئەویشی من نییە باشە چەند ڕۆژی دیکە ئێوە ناتوانن گەرمی خۆتان بینن پەینی کیمیایی بینن زەرمەند دەبن و زیاتان پێدەکات ناتوان ئەو ساڵ
گەنمەکانی خۆتان بچێنن. هەتا ئاخری مانجیدا دەتوانین مەسەرەن تۆ بکەین پاشە ناتوانین تۆ بکەیت دوای لە ئینتاز کەم دەکات. مەخموور سێ پەرلەمانتاری هەیە کام لە پەرلەمانتارەکان لەگەڵ ئێوە بوونە هاتوونە پەیامی ئێوەیان گەیاندووە. وڵای هەتا ئێستا ناو خەرکەی کەسی لێ نییە بەس هەدرین هەوڵماندایە ئەو هاما کردیا ئەنجامی نییە. لە بەیانیەوەش کەس ناتوو بوو لە بەیانیەوە کەس ناتوە لە بۆمان. تاکەی بەردەوام دەبن. وڵای هەتا وەکو عیلاج دەکرێت ئەو گەنموچیمەیە بستە خوارێ ئەوزە دەکەینەوە گەنە ناکەینەوە. ئەمە فەلاعین دەمانێت چمیا و گەنمی بینی لە هەولێرەکە لەو مەخموری بچینین کتاب ڕسمی ما پێ کتابەکەی دەدڕێنە پێش ساوت. ئەوەش مافەچی ڕەوای خۆیتیان حەقەچ خۆیتیان بەڕاستی ئەمنیش پشگیریان لێ دەکەم و هەتا ئاخیر نەتیجە لێرە لە گەریشیان ئامادە دەبم. کتابی قایم قام ئیستەخبارات نازام چی هیچ کتابێک ناخواتن لەکنی. پێیانمان ئەوەیە ئەو ڕێمان و چارەسەر بکەن ئەمە فەلاعین دەمانێت چمیا و گەنمی بینی لە هەولێرەکە لەو مەخموری بچینین ئێستاکانش لێ ناگەڕن چێ ڕێگە نادەن حکومەت جێشی عێراقی ناگەڕن چیتان پێ دەڵێن دەرێ نابی مەمنوعە کتاب ڕسمی ما پێ کتابەکەی دەدڕێنە پێش ساوت. کتابەکەی دەدڕێن لە پێش ساوت. بەێ باشە ئێوە دەنجی خۆتان بەلایەنە پەیوەندیارەکانی مەخموور گەیاندووە ئەوان چی دەڵێن؟ زەنابی قایم قام گوتی سێ ڕۆژ مۆڵێتمان بدە ئیشاڵە ڕێگەی چارەسەر دەکەین ناچووە هەیە فەرمووی هێشتاژی دەگۆڕێنیە و پەیامەکەش بەڕاست دەنێت تاکەی ئێوە بەردەوام دەبن تا ئەو ڕۆژ ڕێمان لۆ دەکەینەوە بەکەی بخۆمان بەردەوام دەبین ئینشاڵڵا. تەنها کوردەکان کێشیان هەیە یاخود ئەوە برا عەرەبەکانیش ناتوانن بەس کوردەکان بەێ فەرموو لە گەیارە حتا عویزێ بڕۆ هیچ دەگۆڕنیە. باش ئێوە دەتوانن پەینی کیمیایی لە گەیارە بێنن بۆ مەخموور لە مووسڵ بێنن بۆ مەخموور نەخێر ئێمە لە هەولێر ڕادین ئێمە لەسەر هەولێرین لە مووسڵ نایهێنن لە مووسە ئەوژێ سەیدەرەی لێوێندری ناگەن بەێ ئەمە کوردی هیچ ماڵو ناکەن وێندەی ئەسوق ئەمە خۆمان بۆ لای هەردەین و ئەو لای ئیشێکمان لێ بکەن ئەمە کوردی قەدرمانێ دەکرێت بەێ ئەرێوەڵ باشە لایەنە کوردەکان چی دەڵێن؟ لانی کوردەکان بەرێ ئامادەن درێ ئیشتان و دەکەین فەرموو هیچ دەگۆڕێنیە بەڵێنیان داینی عەلاساس سێ ڕۆژ مۆڵێتمان بدەین ڕێکە لێ دەکەینەوە ئێوە بۆ هەفتەک بەیانی زۆوە زادەکە ئەم شقامەتان گرتووە ڕێگاتان داخستووە چێ هاتووە؟ کەس هەتا ئێستا کەس ناتێ زەنابی قایمقام سمەنی پێش سەعات 6 ڕۆیە. تۆش خەریکی کاری جوتیاری یان چی دەکەی لێرە بۆچی ئامادەی؟ پێش تەرماگر ماسە بازارگەی بە دەرمان و نیان داخل بی. ئەرێ وڵات باشە چی پێ دەڵێن ینی کە دەچی چی بە تۆ دەڵێن؟ نیالن هەدرێ کتاب واتە نیالن تا شەوانی پاس ساعت دوازە تو زای دەڕوە تەنی بە هەشتا نۆتە زای دەڕوە. یعنی شەوان ئەگەر پارەی بدەیت دەتوانی ئاودی بکەیت؟ بە ئەتیادی ئەرێ وڵی هیچ کێشەی نییە. ینی کەسە بووە بۆ شێوازەهینە؟ ئەچەنی خەڵکە بووە. باشە ئێوە ئەگەر پێینی کیمیایی بۆن لە گەیارە بینێت چ گرفتەکان بۆ دروست دەبێت؟ لێرە تەنی بە 200 میلیۆن زارەیە لێرە بە میلیۆن 400 زارە لە لێ بە تەنی بە 200 زای فەرقە لەگەڵ ئەرێ وڵا. بۆ کەواتە ڕێژەکەی زۆرە ئێوە زۆر تەنی 200 زای فەرقە لەگە مەخموور لەو لێری. هەفتەی پێشوش ئێوە گربوونەوە کە تا ئەنجامی چ بوو؟ هەر گوتیاتە شەمەڕاوسن سێ ڕۆژ قایمقامە گوتی بزانین دەکەی چۆ بەغدایی پێ نەکرا و سەنگربینەوە. باشە تاکەی بەردەوام دەبێت. لای تاکەی تاویش چارەسەر دەگێت. پەیامەکەمان دیارە ڕۆنا پەیانە قەراز بەچی چی هەیە؟ چی هەیە؟ ئەگە بەس دەبە کوردایەتی و ئەوەیە برێ کاکەتەوە ویاڵە چۆلکەن ئەتا چۆلکەن بێ ئەوە لە سوێنی سعات عەفدە تاڵعان کەس نییە کەس نهاتیە. باشە لەبەرەوەی کوردن بە شێک دەڵێن وڵای خەر دیارە ئەوە شتەکە وازع خۆی چەوەی نایە بژنە وازعەکەی کووە دەبڕۆن لە هەولێر لەبەرەوەی کوردی زۆر لۆ مسێ دەڕۆ هیچ مشکلەی نیە لۆ کەرکوشێ بڕۆی کێشەی نییە بەس مەخمورە و سەیتەراوەیە و ئەگەر جوتیاری خەڵکی گوێر بێ خەڵکی دیبەگە بێ کە سەر بە قەزای مەخمورە ئاسایی لە هەولێرەوە پەینی کیمیایی بینی بەڵام ئەگە بینتە ناو سەتەری مەخمور نابێ نابی ئال ئەمڕۆ لە هەولێرە بینە لۆ کەندێناوەی حەزەکە 1000 تەنی بینێ نەک دەتەن و تەنەک و ئەوە دەوەران ئەم پێکەوە دەچین و فەردەش بە شامدا دەرێ بگەڕێەوە بە شان نەگەوە تەنها ئەم ساڵ ئەم گرفتتان بۆ دروست هەموو سارێ بەس ئەو سار بە یەکجاری ئەوەیان کرد دەگەنا سارێک کتابی استخبارات و ساژ عین استخبارات و قایم قام و هەمووی کرایە کتابی ڕسمی باشە کەس نییە لەسەر خەڵکی مەخمور بێتە جواب و بڵێ ئەگە کەسەبال عەن دەهات کەس نییە چێ هەیە باشە تاکەی بەردەوام دەبێت وەڵڵا هەتا ئیشەکەمان جێبەجێ دەبێت هەر بەردەوامیەکەماوە چاوەڕێوە ڕەشماردیەوە دی هەر دەدەین لەوە گلایەن و تەواو خەرکەکە یعنی ئەمان عانەکە هەندێک شتێ هەیە نەخۆشی پێەیە
هەیە دەوامی هەیە باش ئێستا وەکو خۆت ئاماژەت پێکرد خەڵک هەبی نەخۆش هەبێ بیگەین تا هەولێر لەبەرەوەی مەخموور نەخۆشخانەی گشتی لێ نییە ڕێگای دەدەم بڕۆ ناوەڵە هیچ ڕێگاوەتم شک ڕێگای چ بدرێت ئەو بەردووە ڕێنیە نەخۆشەکە چی وڵە دەبیان بستە گەیارەی ئەو لە ئاش لەخۆی بگەڕێت و باتەوە هەولێریان بستە دیبەگەی و ئەوە چارەسەرە ئێوە ڕێگای کەس نادەن کەس نییە هیچ کەسە نەڕۆیە باشە هێزی ئەمنی نەهاتووە بڵێ بڵاوە بکەن ڕێگاکە بکەنەوە نانا کەس نهاتی واللهی ئەمنیش ئەو ڕۆچی ئافرەتەکی کورد ئافرەتەکی ئەو ناوچەی هاتیمە لەگە برا جوتیارەکان بەشداری ئەو خۆپیشاندانەم کردیان ئەوەش مافەچی ڕەوای خۆیتیان حەقەچی خۆیتیان بەڕاستی ئەمنیش پشگیریان لێ دەکەم و هەتا ئاخیر نەتیجە لێرە لە گەریشیان ئامادە دەبم باشە بەشێک لە خەڵکی دیکە گلەی دەکەن دەڵێ ئەمانە ڕێگایان گرتووە ڕێگای خەڵکیان گرتووە نەخۆشیە ناتوانێت بپەڕێتەوە قوتابی هەیە ناتوانێت بچێ بۆ دەوام ئایا چارەسەر تەنها بە ڕێگرتنە وڵی چارەسەر ئەمە ئێستا لەگەر لایانی پەیوەنددار قسەمان کردیا ئیشاڵە نەتیجە چی دەبیتن بە پشتیوانی خوای ئەوەش بێ نەتیجە نابی هیچ دەبی چارەسەرەکی هەبی کێشەک بێ چارەسەر نابی ئیشاڵە نەتیجەی دەبی و ڕێەکەش دەبتەوە بە پشتیوانی خوای گەورە والله هەمە کێشەمانێ بەس حکومەت کێشەمان لۆ دروست دەکە بەڕاستی بۆ کێشەتان نییە هیچ کێشەمان نییە حکومەت کێشەمان لۆ دروست دەکە لە باتی پشتگیری مام کاتن ڕێمان لێ دەگریتن ئەوە کێشەکەمان لۆ دروست دەکە ئەمە پشتگیریمان ناکە لۆمان ئاسانکاری بکاتن چمیا بنە توێەکە ببین پشتگیریمان ناکە ڕێمان لێ دەگریتن کە بچین توێەکەی خۆمان بکەین چیتان پێ دەڵێ ئەمە بڕیارە لە هیچ ئەوە نیە هیچ کتابی قایم قام ئیستخبارات نازام چی هیچ کتابێک ناخواتن لەکنی لە سەیتەرە ڕێنادا کردو لە قایم کتاب ئەریوڵە یەک دنیا کتێبی ڕۆژ چوومە دنیاشوا لە قایم قام لە سەیەکدانە دەرێ چاوەڕێ دەکەنە تا ڕێمان پێدا قایم مەخموور چیتان پێ دەڵێ وڵای ئێستا حالیان ڕێوی ناخوات یعنی ئیستخباراتە ناخواتن هیچ ئەوە چی ناکە یعنی کتابەکە ناخوات لە سەیتەرا نازم قرارە شخصیە نازم دەتوانێت چارەسەری دۆخەکەتان بۆ بکە وڵە نازم ئێستاژ یعنی ئیلاگەر معمە شیع السودانی یان سەرکردایەتی کورد بتوانن حەلەکمان لۆ بکەن باش ئێوە لە بەیانی زوو ئەم ڕێگایەتان داخستووە کەس هاتووە بۆلاتان هیچ مەسوولێک نهاتێ نەخێر نەخێر هیچ کەسێک نهاتی ئێوە تاکەی لێرەدا دەنیشن و دەمێن چاوەڕێ دەکەنە تا ڕێەکەمان لۆ بکەنەوە باشە ساڵانی ڕابردوو شەمان کێشتان هەبوو هیچ کێشەیوانە بە لە سەچمیا و بنەتۆ ئەوانە ئەو ساربەنوێتی ئەوها مشکلیان لۆ دروستکردی کتابمان دەکرد هیچ کێشە نەبوو بە کتابەکە داخل دەبووی بەس ئەو ساربەنوێتی ئەوها کێشیان لۆ دروستکردی ئەگەر بێت و ڕێگاتان نەدەن تا دوو هەفتەی دیکە ئایا ئێوە زەرمەند نابن هەموو زەرمەند دەبی هەموو جوتیارەکان زەرمەند دەبی هەموو زەرمەند دەبی باوجە باشە ئێوە بۆ پەینی کیمیایی و گەنم لە مووسڵ و لە گەیارە ناهێنن بۆ تەنها لە هەولێر دەهێن زۆر گرانتر لەسەرمە ڕادەوەستی چەند گرانتر 300 تەنی زیاتر ڕادەوەستی لەسەر بڵێ بۆ ئەو جیاوازی هەیە ئەوە لە سەیتەرەکان بە پارە داخل دەکرێت بە پارە بەبێت باشە خەڵکی مەخمور هەیە بۆ نمە جوتیار هەیە پەینی کیمیایی هینابی گەنمی هینابی پارەی دابی بەری هاتووە یعنی تو پارەی بدەی مشکلت مشکلی نەشەوانە پارەی پێدەدەن مشکلی داخڵی چەند بدەیت تەنی ساری 5 وەرە 6 وەرەکە پێدەی کابرا 15 تەن بینی ئەویش ئەکردەوە دەبێت دوو قار لەسەری بارگران دەکەوتە سەر جوتیارەکە وەڵی ئەوە بۆ دۆن جارە گرتبوونەوەی دەکەین ئەو جارە هەتاکو 100% نەتیجێکمان نەدەنێ ینی گرنتی نەبی ڕێگاکەی ناکەینەوە بەڕاستی یعنی هیچ عیلازمانێ لە بۆی پاشی دەڕۆژکە هەتا دەڕۆژکە دەست بە تۆکردن دەکرێانی وەختیتی ئێستا وەختیتی با بڵێن 10 ڕۆژی دیکە 15 ڕۆژی دیکە ڕێگاتە نەدەن ئێوە ئەو ساڵ ناتوانن تۆ بچێنن ناتوانانی ینی بەربوومەکەت هیچ نابێ ئەگەر پێینی چیمیایی نەدەی و گەنمێکی باش نێنی نەیچێنی ینی مادیبوونەکەت بەلاش دەچێت یان دەبی بچی بە دوو قات و سێقات لەو سەری دنیاوە بێنی یاخود یان دەبی لێرە بەواستەی بکەی و ماڕوشتەکەی خۆشت حەڵام بکەی وڵای على ئەساس گوتیان 2 ڕۆژ 3 ڕۆژکەن ئێستاش نەتیجەی نەبوو هیچ نەتیجە چی نێبوو سەر چاوەڕێ دەکەین هەتا ئێستا کەس ناتێ برێت داواکاریتان چیە کەس داواکاری ینی کەس حساب لۆ فەلاعی و منتقێ ناکە بەڕاستی کەس حسابتان بۆ ناکە ناوەڵی نە کورد حسابمان دەکەن عەرەبیش لەو بینێتیا چوینە وڵی چار بەدەست و مست خۆمان نەبێ ینی چ بکەین نازم چارەسەر ئەوەیە ڕێگاکەمان لۆ بکەنەوە پەینی چیمیایی بینین گەنم بینین بۆ خۆی شکارەکانی خۆمان بکەین ینی بەڕاستی ڕێگرن لێمان
حر نقل بس بيني يكون والله حيوانك دبي ديني يعني تشقلت بيدك يعني هرزنا هروته دري هروته يعني همو براسي اسحاز وين لدستيان زور بيزار كرن يعني استا ناتو صار حيوان بيبيان بيني باشا لبر كردن واتم حتما أنا والله تعريبه كيتر تعريبه استفر من عيبه قرت شول بيه كردي تدانيا وهذا كان خلقك بيزار بيه مغمورش بوشي تسول كان ناس بتشينو اوليرو تو خلشي مخمول زوربي كارو كسابتك الى سر زوتياري حر سطا نوتو بينزي زوتياري واجل داريا جیاوازەکەی ئەوەیە ئێرە لەگەر هەولێرێ تقریبا 100,000 فەرقە تەنی 100,000 فەرق گومرگانەی کوردستانیش هەم کە تۆ سەر عێراق وەردەگریتن ئەنی ئێستا ئەمە عسابی غەزەمان لۆ دەکرێتن هیچ فەرقمان لەگە خەرچی غەزە كذا سياسة كتاباني كامل كتاب كرا استخبارات قائمية زراعة هم شتك ما كرديا دري ممنوعة يكاك لبس ممنوعة كتاب رسميان لواتي كشمية برواتن كتابك لو دبي دري ممنوعة ئەمە ناتینی لێرە لۆ شەڕ ئەمە فەلاعین ئەم دە ڕۆژ زەویەکەم چێڵاوە ئێستا چیمیا و گەنم نییە بین مەژۆرە تۆی کەم يعني چمیاد نییە نەچیمە نەگەنم هیچم نییە ئەما تەنها ئەم ساڵ ئەم گرفتتان هەیە ئەو سار و پالی شەمان بووە دوسێ ساڵایتمە لە 2009ەوە ساڵی ڕابردوو چۆن بۆ ئێوەیان چارەسەر کرد وەڵای پارەی خۆت بدە و بەسەیتەرە شۆڕێکەوە لە چاردەوە دەبێ پارە چەند بدەیت بەتەنە یان بە لەوانەیە 50,000 لەوانەیە 50,000 ئەگەر ئێوە لە خواروی عراق بیان با بڵێن لە مووسڵ و لە گەیارە بیکردن چ کێشەیە دەبێت یان چ جیاوازیەکی هەیە جیاوازەکەی ئەوەیە ئێرە لەگەر هەولێرێ تقریبا 100,000 فەرقە تەنی 100,000 فەرق دوای ئەو گومرگەی لە بەسرا وەردەگیرێ لە برایم خەلیلیش وەردەگیرێ هەردووش حکوومەت عێراقی وەردەگری یانە چ خەڵکی مەخموریە ئەگەنا لە کەرکوچێ چیمیا دێتن مەخموری لە عاویجەی دێتن لە مووسێ دێتن لە هەموو عێراق دێتن بەس لێ ناگەن لە خەتەی بێتن دوای ئەو گومرگانەی کوردستانیش هەم کە تۆ سەر عێراق وەردەگریتن ئەنی ئێستا ئەمە عسابی غەزەمان لۆ دەکرێتن هیچ فەرقمان لەگە خەرچی غەزە لە سەرتان بە جواب بێ ناوڵای بەس خی گەورەمایە کەسمان نییە قام ماهویشی لۆ ناکەن بەخوا لێ توکە لێ ناگەڕێوش لە سەیتری ئاوابی ئەنی ئەو تەخسیری ناکە دەخوا قبور ناکە بەس سابی لێ دەکەن نە ڕێزیشی لێ دەگرن قام و زرا ئەمەشمان لە قامەت و زراعەیە ئەمە چیسمان بە عسکەریەیە ئەمە سلکەشی مەدەنینە ئەمە فەلاعین ئەمە چیشمە بە سیاسەتە ئەمە چیشمان بۆ کوردەکان ئەم گرفتە هەیە لە عەرەبی ژوەیە ئێستا برا عەرەبەکانیش لە قەراجی بینن لە ناگەڕن چمیا بێتە مەخموری گەرمیش لە ناگەڕن بێت تەنی 100,000 گەنم و چیمیا 100,000 فەرقە لە گاولێرێ تەنها گەنم و پەینی کیمیاییە یاخود ئاژەڵیش بەماش مەرج لە ناگەڕن بێتن ئەوە گۆلک لە ناگەڕن بێ هەموو شتێک ینی بەڕاستی ئەزەتمان دەدا ئێمەش کوڕی وڵاتینە کوڕی عێراقین ینی چێ بچین خەڵکی مەخموریش بەگشتی بژێوی ژیان و کەسابەتیان لەسەر جوتیاری و ئاژەڵداریە تقریبا 300,000 دۆنم ئایمایە مەخمور و قەرات ئێستا ئەو سار و پار شارۆچکەی مەخمور و قەرات لەسەر مستەوای عێراق یەکەم بوو ئەنتاجی مەخمور و قەراز ینی دەستخۆشیمان لە زراعی مووسلواتیا لەبە ئەنتاجەکەمان ئینزادەجی باشە گەنمەکانمان گەنمەکی زۆر چاکە لە گەنمی مەش باشتر نییە بەس ئێستا محتاجین لەبەر بێچاری هاتین ناو زادەی بەشکم حکوومەتی عێراقی چارەکمان لێ دەکەم حافزی مووسر کورد لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ پۆستیان هەیە ئەو بەرپرسانەی کە لە ئەنجومەنی پارێزگای مووسڵن ئەوانیش کەس ناهاتون بۆ ئێرە و داواکاریەکانی ئێوە بگەێنن وڵای ئەوانیش مەقەسەرن ئەوان دەزانن ئەمە ئەفتەی ڕابردوو دیسان هاتین ناو شارە دەبە ئەوان بادبانە ئێستا کە ئەوان لە مووسێنە لە محافزای مووسرە بەس پارەکە لە خۆی وەردەگری خەمی فەقیریان نییە خەمی جوتیاریان نییە ئێستا خەڵکانێک لێرێ نەخۆشە دەوامیە بەڕاستی ئەمە ژیان ئێستا پێمە ناخۆش بەشی چارمان نییە دەڵێن پێمان ناخۆشە بەڵام لە ناچاریان چارمان نییە چارمانی بەرێ ئەمە نەگەدا تا دە ڕۆژ پاز ڕۆژ کە تۆی نەکەم دەغرەکەمان ئینتانزمان نابی ینی بەرێ ینی مەسرەفیش زۆرە یان مەسرەفش گەلە زۆری ئەگەر تو هەچ شتێک لەوت خۆی نەیکە ئیسفادەی لێ ناکە کۆتا پرسیارمەوەیە بە زیاتر لە کاتت نەگرم ئەگەر با بڵێم مەخمور سێ پەرلەمانتاری هەیە لە پەرلەمانی عراق دەتوانێت دەنگ و ڕەنجی ئێوە بگەێنێ بۆ نبینم ئەو سێ پەرلەمانتارە لێرە هەبن وڵی هەر کەس خەمی بەرچی خۆتی کەس خەمی خەرچی مەخموری نییە ئەمە کەتنێ پەنایەکی و کەس لێمە ناپێستەوە کەنی لە انتخاباتیشیمان پێمان بی ئەمە کەسین گوین و ئەمە لەنگەوا دەکەن و هەمووش ڕازنە هەمووی دروی دەکەن ئەگەر ڕاز دەکەوە لە ئێوارە دەزانن لە مۆبایل وشت و واتساپەوەی هەم بڵاوکرایەوە گەڕێپیان لۆ نایەن
ولا ناوڵە کاکە واقعی بی هزار مشکلێمان هەیە بەس ئەمە ناکرێت ئەو هزار مشکلێ بەجارەی باسکەن ئەو ڕۆکە مشکلە چیمیایەکەمان زۆر زەروریە هاتنە باسی بکەن ئەگەنە تەماتە مەمنوعە بستەمە تەماتە مەمنوعە لۆ نازانی دوو مەڕ مەمنوعە دوو بزن مەمنوعە بشبەی مەمنوعە بشینی مەمنوعە هەر نییە قەتۆچیان گرتینە بەس ئەوەی کێشەکەی ئەو ڕۆبەزاری یعنی دیارە واقع و ڕووباسی بکەین چیمیایەکەیە چیمیا و گەنمە باشە ئەوان پێتان ناڵێن لەبەرچی هۆکارچیە ڕوونکردنەوەتان بۆ نادەن نا ڕوونکردنەوە چیە کابرا کتابی پێە کاکە ڕاوستە کتابی پێە و شتەکە واڵە نییەعنی بێت جوندێکی فەقیر لە سەرێ بجێرتەوە برێ کاکە مەمنوعە کتابی پێ و چوومەکە نامنی وەتەنیەکەی لەگەری دانیشتم یعنی لەگە شورتەی اتحادی خراویت کە قسەم کردی معالەکەی قسەم کردی گوتی بڕۆکە نامنی وەتەنی چوومەکە نامنی وەتەنی بە خێراتنی کردم ئاوەشی دامێت ساهاش دامە گوتی کاکە ئەو کتابەکە ئەو کتابەیە کاتی خۆی کە دوورنەگەڕا ئەنجومەنی وەزیران قرارەشیدا نابی گەنم لە بینی محافەزات بێ و بچی ئەو کتابەیە لەسەرمە تەطبیق دەکەن باشە مەخمور چ پێی بە محافەزاتوێ مەخمور بۆ ناحیەکانی دیبەگە و مەلاقەرە ئاساییە بۆ قەزای مەخمور ئەم سوارەشی لە تو دەکەم مەخمور چەند بەرپرسی لێیە بۆ 20 بەرپرسی لێ 20 دایرە و حکوومەتی لێەوە نیە بێ لە حزبەکان بەس حکومیەکان فەرموو بەس سنووبەرخان لێرەیە لەوی زیاتر چی هااتێ لە سبێنێکەوە لەگە عالەمەکەی چی هات کەس هاتیە مەخمور سێ پەرلەمانتاری هەیە کاسی پەرلەمانتارەکە مووالە توی دەپرسم نەهاتێ کەس ناتێ کاکە کەس خەمی ئەو شارەی ناخواتن غیری ئەو ئافرەتەی نەبی ئەوەش خەرچ شارەکەیە منداری کنە خۆمانە و منداری خۆمانە ئەمە مەخمور با قسەت پێ برم نە عزباتی دەکنەمە دەخوا نە عشیرەت گەراتی ئەمە یەک بنەمارەینە یعنی هەر عزبەکبی هەر ئەوە یەک بنەمارەینە باشە ئەگەر بچی لە بۆ نمونە بابچی لە گەیارە بهێنی یان لە مووسڵ بهێنی چ فەرقەچی لەوەی لە هەولێر بهێنی وڵاوە جوانە ئەزەم سەیتەرەکەم پێ ناکرێت دە سەیتەرم کو پێ دەکرێت کاکەم چیمیای خۆم بە کتاب حکومەت دەمداتێ ناتەنم بینمەوە مەخموری سارانە بە کتاب لە مووسڵ دەمداتێ کتابی ڕسمی خۆتای زراعی ناتانە بینمەوە مەخموری لەوێندا دەیفرۆشم بە نیوە قیمەت دێن لێ کوانە دەوێت 20 تەنی دەفرۆشم لێرە 10 تەنی پێ دەکردمەوە کەواتە با بڵێم لە ڕووی نرخەوە جیاوازی هەیە لە هەولێر هەرزانتر بی لەلای گرانتر بی نا ئەو فەرقەی نییە بەس ئەمە لێر کوانە لە مەخموری تا دەگەمە مووسێ لەوانەیە ئەف سێتەرم لە پێشە لێر کوانە یەک سێتەرم لە پێش ئەو سێتەرەی جێشی عێراقیە باشە جوتیاران دەڵێن ئەگە پارە بدەی ئاساییە وایە وڵی ئەم بەخۆم پارەم نەدایە ناژبی شتێک بە چای خۆوە ئیسان کە قسەی بکاتن دەبی بزانانی قسەکە ینی مەسئولیاتی لە قسەکەی خۆی هەگری نەمزانیتت پارە درابی ناوڵە نەمدیتە نەشت زانیە بابە زانیتمەوە عالەمە قسەی هەموو دەکا هەمووی هەرەوە نەکەرەوە کاکەوە نفتی عێراق نارن هەمووی دەدزن دەخۆن هەر هەمووی دز هەمووی عێراق هەموو لەمە نەبووی دەدزلۆتەوە شتەکە خۆمان بینە لای عشقێک على ئەساس خەرچی و منتیقەی و نازانین خۆ لە عێراق دەژینەمە العراق دەژین قایم قامە احترام بە محافزی ناکە محافز احترام بە ڕئیس وەزەرای ناکە ڕئیس وەزەرا قراری دەردەکا ئەلێر کوانە ئامر فەوجەکە تەطبیقی ناکە عیلاج چییە وەڵای عیلاج چییە عیلاج ئەوەیە یعنی بۆ بزانم شتەکەی ئەو ها دەبینم بە دەردی باقرتیمان ببە بۆچی باقرتی پێمان چۆل بکە ئەمە بە چ لێر دانیشت لە مەخموری لە بە چ دانیشت یعنی جەوەکەی خۆشە جەوەش عاتفی هەیە چی هەیە لە بە کاسبیەکەیە فەلاعەتیەکەیە 195 ئەو شارە خەرچ فەلاعەتی دەکە هیچ شتکەمان نییە فەلاعەتیەکە نەمینێ ومەش شو خەرکەی لە خۆمان دەچینە منتیقە سیاعی دادەنیشن لێوی دەر زەویمانەیە بۆ چێڵانە چمیامان کردی لەو دیوێ چەند ڕۆژەکە چمیان نایەتەوە کە سیاسی تێک کتابمانەیە کامل کتاب کرا ئیستیخبارات قایم قامیت زراعە هەموو شتێکمان کردیا دەرێ مەمنوعە یەکاکە لە بەچ مەمنوعە کتاب ڕسمیان لەواتێ کە چمیا بڕواتن کتابەکە لێ دەبێت دەرێ مەمنوعە وەکو تۆ دەڵێ دان بە کتابەکەش دانانێن دان بە کتابەکەی دانانێ بیدێ دەستی یەکسەر دەڕێنیتن ئێستا کە دەرێ بە پارە دەستە خوارێکە زۆر احتیادی ئێستا کە بڕۆ 1000 تەن ناو مەخموریە ئەدێکە بەو سەیتەریدانە چوبی بە پارە نەبی لە چاتیە بە 1000 تەن ئێستا ناو مەخموری هەیە تەنی بە ملیۆنە 320 زاریە بە 310 بە ئەنواع سعریە لە هەولێرش بە ملیۆنە 150 ئەگە بە پارە نەچوبیتە خواری لەو سەیتەری ئەدێوچمیای لە چات خۆ لە عاسمانی ناتە خوارێ باشە ئێستا ئێوە هەفتەی ڕابردووش بە هەمان شێوە لێرە گربوونەوە ناڕزایەتی خۆتان دەربڕی و بەرپرسانی وشارش هاتە لاتان ئایا بەشێک لە کێشەکانتان چارەسەر بوو بەشێک لە کێشەکان تەنها کە کێشەکەمان ئەوە بوو چمیا و گەنم بوو ئێستا کە گەنمەکە دەرێنەکە دەرمان کری دەڕواتن ئەویش دەبی دەفەر دەبارکە ئەوەن دەبارکە کابرا 20 تەنی تۆ دەکاتن جارێ دەفەر
بەچ ئەوە دەبیتن ئێ بەستەنها گەنمە دەبی دەرمانکە بە دەرمانکرای دەستە ژۆرێکە گەنە بە زەردی ناستە ژۆری تەنام چێشەیەتان هەیە کێشەی دیکەمان هەیە ئەنوە هەرچ دەینی دەرێ مەمنوعە بەس کێشەی مە زیاتر سەرەکی ئەو منتیقەیە فەلاعەتیە زیاتر پێویستی بەگەن مچمیایە لە بەیانیەوە چی هاتوو بۆ لاتان هەتا ئێستا کەس ناتە ئێکوانە کەس ناتیە باشە ئومێتان وایە چارەسەر بێ بێتان وایە یان هەر بە ڕژبینی و لێر ڕاوەستا والله ئێمە داوامان هەیە چارەسەر بکرێتن ینی معقول نییە لایەنی پەیوەندیدار لە بەیانی و خەرگ لێر ڕاوەستایە یەک کەس نات تێکوانە ئەمە هەتا ئەو کاتە بەردەوام دێم کە ڕێگەمان پێ دەدرێتە سیاری چمی ئێستا چەند سیارمان ڕاوەستایە سیاری گەنمان ڕاوەستایە کە گوتی بووە قسەی 100% مام دێنێ سیارەکانمان ناردە خواری ئەمەش ئەو کاتی ڕێگاکە دەکەینەوە باشە لە خەڵکیش گلەی لێوە دەکات دەڵێ ئەمە چارەسەر نیەوە ڕێی هاوڵاتیتان گرتووە ڕێی خەڵکتان گرتووە بەڵام ڕێی خەڵکانیشی دیکەش دەکەنەوە کاتێک بیانوی هاتچۆ بکەن کاکە ئەو کابرایە کە ڕێگەکە کرایەوە نەخۆش پێ بووە لۆ نەخۆشەکە ڕێگە کرایەوە لە هەموو دنیاژەوەیە بەخۆی زادەی دەبی بگری خۆمە نەچوونە هجووماتی سەر مقڕاتەکان بکەین سەر قایمقامیت بکەین سەر جێ دیکە بکەین خەڵک ئەو گیشەی نەکردیە تەنها خۆپشاندانە چی مەدەنیانەی کردیە باشە بۆ خۆپشاندانەکەتان هینا ئێرە بۆ لە ناو سنتەری قەزای مەخموور نەبوو ئێکوانە زیاتر ئەمانەکەی باشتر ئێرە بن سنووری پێشمەرگەیە لای سنووری وان نییە ئێکوانە توچێتە ئەمە لە پاش ئۆکتۆبری ئەمە مشکلمان لۆ پیا و پێش ئۆکتۆبریز مشکلمان نەبووە چمان لۆ هاتێ چمان لۆ ناتێ قەت کەس نەبوو ڕادگریتن بەس لە پاش 16 ئۆکتۆبرەوان ئەمە لە هەتا ئێستاکە ئەو چێشەمان هەیە لە ترسانەکە بۆن ناو سنتەری قەزای مەخموور گرتبوونەوە ناکەن ترسی ئەمنیتان هەیە ئەمە ترسی ئەمنیەکە چی ئێرە بینی هەردوو لایەنە بینی جێشە و بینی پێشمەرگەیە لەو ناوەی ئەگەر ئێستا ئەو ڕێگە چیرایە خەڵکیس خەڵکەک ناتانی بەیز لایچیدا بڕواتن ئەگەر لەوانەیە لەوێن دەرەکە بین لە ناو مەخموری بکەین 100 ڕێگەی دیکە هەیە خەڵک پێدا دەسوڕێتن لەو لایە دەکەی ڕێگە دیکە هەیە پێدا دەسوڕێ ئەگە ئێکوان نەبیتن ئەمە زیاتر هەدەفەکەمان ئەسەیتەری جێشێ دەبی ئەمە ئەوکەمان لێرە بکەین هەم ساڵم چێشەیەتان هەبوو هەموو ساڵێ لە پاش 16 ئۆکتۆبرەوە هەموو ساڵێ و کێشەمان هەیە لە پاش 16 ئۆکتۆبر هەتا ئێستاکە کێشەکەمان بەردەوامە وەڵامش وەکو جوتیارێکی مەخموری ئیتر کێشەمان زۆرە هەر بەس کێشە ئێستاکە برێن ئەوە گەنم داخل نابێتن و چمیا داخل نابێتن سعرەکانیان جیاوازە لەگەر هەولێرەکە ئیدی ئەو سەیتەرانش ڕێگە پێ نادەن لە بۆ مەخموری بێتن ئیدیار و کێشێت کەمان زۆرە کێشەی دیکەتان چییە کێشێت کەمان هەیە کابراایەک برێن نفتی وەردەگریتن ئێستا کات بوێتی بباتەوە لێرە دەبی ئەو دیسان کتای بکات و دیسە ئەمری پێ بکاتەوە ئەوزە قایم بخام ناتوانانی بە ئیشەکەی هەستیتن بە تەواوی کتاب دەکرێتن کتاب ڕافز دەکرێت دەستە موزەی ڕافز دەکرێتەوە لۆ وەزیری دەڕۆ ڕافز دەکرێتەوە لۆ بەغدایەکە ئیدی کێشێت کەمان هەیە وەکو میوە جات کاتی میوەش بۆ مەخموور نابێ بێتن و ڕێگە نادەن زۆر جار ئێستا کاتی گەرم و چمیە ئێستا کاتی چێڵانە زەویەکان بشێڵێ ئیدی و تاخیر دەبێتن لە کاتەکەی ماوەشکە دادێتن ئیدر میوە جات داخل نابێتن کێشە و کێشانەتان بەردەوامی کێشەمان هەیە وەکو شتێک برێن لە چی ئێوەی بە مەخموور بەستۆتەوە ینی بەشێک دەڵێن ئەگەر لەبەر جوتیاریمان نەبێ ئەو شارە بەجێ دێڵێن وەکو نعەیەی باقەرد کە ئێستا چۆن هیچ کوردێکی لێ نەماوە ئایا تەنها جوتیاری ئێوەی بە مەخموور بەستێتەوە بەرە جوتیارەکە کار و کاسەبەتی لێرکوانەیە لە هیچ شوێنێکە نییە ئیدر کابرا بستە شوێن دەر بۆ شوێن و مەسکەن و خۆیتی ینی خاک و وڵاتی و شوێنی خۆیتی ینی ئەگەر ئەو چۆرکاتن ئیدی بێ خاک و بێ شوێن دەبینێنەوە بۆچی حکوومەتی عراقی وەکو خۆتان دەڵێن لە جیاتەوەی هاوکارتان بێ یارمەتی دەرتان بێ پاڵپشتێکی باشتان بکە ئەو بۆ شێوازە ڕێتان لێ دەگرێت تەنها بۆ کوردەکانە یان بۆ عربەکانیش بە هەمان شێوەیە نەخێر لە بۆ هەردووکە ینی کورد و عرب فەرقی نییە هیچ جیاوازیەک لێ ناکاتە ئیدی بەس فەقیرەکە و خەڵکە بێدەسەڵاتەکە زەرمەندە لەو شارە و یان لە هەر شوێنێکی تر ئیدر مەسوول و کار بەدەستەکە هیچ زەرمەند ناکاتن چێ دێ بەدەم داواکاری ئێوە چێ لەگەڵتانە چێ پاڵپشتی ئێوەیە وەڵی چێ دێتن ئیدر ئەوانەی با وەکو برێن ئەندام پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای نینەوەوانە ئیدر ساڵانە چەند ساڵێک انتخابات و هەڵبژاردن دەکرێتن دەنگەکان خڕ دەکەن و لە خۆیان دەبن ئیدی خەمخۆری مەخمورینی نابن ئێوە ساڵێک دوان دەیان کە دەزانن خەڵک بەو شێوازەیە لەگەڵتان دەنگتان ناگەیەنێ بۆ کاتی هەڵبژاردن دێتەوە ئیتر ئێوە ڕاستەخۆ دەنجان پێ دەدەنەوە متمانیان پێ دەکەنەوە ئەو خەڵکی زەرمەندە لە خۆیتی نابی دەنگ بداتن لۆسی دەنگ دەداتن دەنگ نەداتن باشترە
بێومێد بوونە تەواو ینی جارێک دەنگدان دوو جاردەندان کە جارێک بەجێ نەکرد دوو جار بەجێ نەکرد لە ڕوو خزمەت گوزاری شو یانی شتێن زۆر نەقستان هەیە یانی هەر ئێستا چارەسەر چییە؟ چارەسەر ئەم دۆخە بەچی دەکرێت بەکوێ دەکرێت؟ چارەسەر ئەوەیە ئەوە دەسەڵاتی کوردی دەسەڵاتی بەغدا برین دەسەڵاتی هەولێر و بەغدا ئیدر ئەو کێشانە چارەسەر بکات کە تو ناوچەشی بە ناوچەشی کوردی دادنێن ناوچەشی دابڕێراوە لەسەر هەرێمی کوردستاندایە ئیدی ئەو کێشت لەسەر هەرێمی کوردستانە دەبی چارەسەر بکاتن ئەمە نابی پشت بە بەغدای بەبەستی ڕوتان لە سەرکردایەتی کوردەداوە لە سەرکردایەتی کوردەکان لە سەرتان بێتە دەنگ بێتە جواب بەڵێ دەسەڵاتی کورد و سەرکردایەتی کوردی بە خەم لەو مەخمورە و خەم لە شوێنە دابڕاوەکان بخواتن ئێستا پێویستیمان بە 15 تەن چیمیای هەیە 15 تەن گەرمیشەیە توانامان نبین توانامان نیە ناتوانێت بپەڕینەوە ئەوان چیتان پێ دەڵێن ناخوا هەرچی کتابی بینی کتابی موافقی دێنی زراعی دێنی قامیاتە ئیستخباراتە درێن ناخوا بەڕێوەبەری زراعی مەخمور کوردە عەرەبە کورد و عەرەبم پێکەوەنە فەرق و جیاوازی نییە لە مەخموری بەس تەنها بازگەکان لێ ناگەن بەڵێ کێشەیە لەبەر ئەوەی ئەو مەوادەی دێتنیش یعنی لە هەموو ڕووی تشتەکۆ نەک برێم هەر تشتی فەلاحەتی تشتەکانی تریش خۆپشاندانە گومرگ کرایە ئەو خۆپشاندانە دووبارە ئەو گومرگە دەی بدرێتەوە یکاکە چۆن دەبێت تشتیوە دووبارە ئەدی بەشێک لە خەڵکی دەڵێن دەتوانی بە پارە بیپەڕێنیەوە چۆن نابێت دەتوانێت من ئەوەی نادەم تشتیوان ناکەم ڕەشە و تشتی نادەم عەزم لێ تشتێکی بە عەرار و زەراری لە خۆم بیکەم جوتیار ئەگە پارەی بدە دەتوانی بیپەڕێنەوە تازرەکان دەتوانن جوتیاری فەقیر بەرێ یعنی تم تشتێکی لە دەستە تازر نییە تەنها فەلاحە بەس تازرەکان دەتوانن جوتیارێک ئەگە پارە بداتە بازگەکان دەتوانێت بیپەڕێنێتەوە ئەو گەرمەیەتی و پێینە کیمیایی هەیەی دەتوانێت ئاودی بکە دەتوانێت چۆن ناتوانێت دەتوانێت بە زەمانات ئەمە لە ڕزقە عەرار دەگەڕێت تشتیوان ناکەن ئێستا خۆپشاندانە تەنها جوتیارانی مەخمور پێستانە یان هیچ لایەنێکی سیاسی ئێوەی هانداوە کە خۆپشاندان بکەن هیچ لایەنێکی سیاسی ئاگای لەو تشتەی نییە تەنها جوتیارەکان و ئەوانەی بەقارە و فەلەعەکانی ئەوان تەڕەفرۆشەکان و زوتیارەکان ئەوانەنە بەشێک لە خەڵکیش گلەی لێوە دەکات دەڵێ ئێوە ڕێگای ئێمەتان گرتووە بە ڕێگاگرتن بەوەی کە ئێوە لێرە بەردەوام بن چارەسەری دۆخەکە دەکرێت کاکە چارەسەری ئەوە چیە دەرێن لە ڕێگای ئەو خۆپشاندانانە بەشکە و لە ڕێگای بەڕێستان وەکو ڕۆژنامە نووسەکان دەنگەکان بگەینن بەلایەنی پەیوەندیدار لایەنی بەغدای چونکە ئێستا گومرجی هەرێمی کوردستانیش هەموو ڕادستی عێراق کرایە ئێ باشە ئەو گومرگە بووە چ بەس نەبی لە هەموو لایەک هەر گومرگ حکوومەتی عێراق ئەوجا یعنی احترام بە مەتیقەکەیمانە لۆ کاک دوامینیش لە ڕووی کشت و کاڵی مەخمور ناوچەی مەخموری لەسەر ئاستی عێراق یەکەم بووە یعنی منسوبی دە ڕۆژەکی مایە ئێستا گەر ئەو ڕێگریە بکری خەرکەکە ئینتازەکەی لە دەست دەچێت ڕۆژی دیکە داواکاریەکانتان جێبەجێ نەکرێت ئێوە زەرمەند دەبن زۆریش ئارێ وەڵە زەرمەند دەبن بەڵای زەن و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشە لە جوتیارانی مەخمور بوو ئەوان ئەم ڕێگایان داخستووە و دەڵێن تاوەکو کێشەکانمان چارەسەر نەکرێت ئەم ڕێگایە چۆڵ ناکەین و لە هەفتەی ڕابردووش ئێمە بە هەمان شێوە گرت بووینەوە بەڵام هیچ کەسێک تاوەکو ئێستا ئەوان دەڵێن ئەمڕۆ نهاتووە بەدەم داواکاریەکەیانەوە هەفتەی ڕابردوو بەڵێنیان پێدرا کە لە ماوەی 3 ڕۆژدا چارەسەری کێشەکانیان بۆ بکرێت بەڵام وەکو خۆیان دەڵێن هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆ ئەوەی چارەسەری کێشەکانیان بۆ بکرێت دەڵێن بەشێک لە جوتیاران دەڵێن شەوان دەتوانی لەم بازگەی دواوەی من کە نزیکەی 500 مەترێک دوورە دەتوانی بە پارە ئەوەی دەتەوێت بیپەڕێنەوە ئەوان دەڵێن ئەگەر ئێمە لە خواروی عێراق یان لە شارەکانی دیکە پەینی کیمیایی و گەنم بکڕین دەبێت بە پارەیەکی گرانتر بیکڕین بەڵام ئەگەر بمانەوێت لە هەولێر بهێنین بە نرخێکی هەرزانتر دەیکڕین و جوتیاری خۆمان لەو دەڤەرە ئەنجام دەدەین دەڵێن ئەگەر دوای 10 ڕۆژی دیکە 15 ڕۆژی دیکە چارەسەری کێشەکانمان نەکرێت ئیتر ئێمە زەرمەند دەبین
تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەوردە سپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.